بودجەیەکمان بۆ تەرخان کراوە بودجەی پەرەبێدانی هەرێمەکان کە بڕەکەی 12 ملیار دیینارە لە سەدا شتێکی بەرسلەیمانیە کە 4 ملیار و 800 میلیۆنە لە هەفتەی داهاتوو ئەدرێتەوە بە بەڵێندەرەکان بە بڕی لە سەدا 10 بۆ هەر بەڵندێرێک ئەوەی کە چەکی دراوە تێ بۆ ئەوەی ئەو چەکە لە بازاڕە نەفرۆشێتەوە ئەمەش فرسەتێکی باشە بێ بە پارە بکەوێتەوە ناو شار پارە بکەوێتەوە ناو بازار پارە بکەوێتەوە بۆ خەڵک و فرسەتی کار دروست بێت. لە پاڵیشیا ئەم هەوڵە بۆ ئەوەیە هەمی پرۆژە کە ئەتوانن لەسەر و سەدا 85 تەواو بۆ بڕەپارەی کە بەشەکرێ پرۆژەکان تەواو کرێ بەڵام بەداخەوە پرۆژەی نوێی تیانە تەنیا پرۆژەکانی ساڵی 2016 لە لایەکەوە بەڕێجێگەی سەرۆکی حکوومەتی یەرێمی کوردستان بڕی ملیاری دیناری بۆ تەرخان کردین بۆ کڕینی مەحاویلەکان وەک جنابی سەرۆکی ئەنجومەن ئاگاداری تەفاسیلەکەی ئێمە 285 مەحاویلەمان لە سلەیمانیا سووتا بوو ئێستا بەهۆی ئەو هەوڵەی بەڕێزیانەوە توانراوە بەشێکی زۆری مەحاویلەکان چاک کرێتەوە سپێرپارت کرا 500 میلیۆنی بۆ مەحاویلەکان دانراوە 500 میلیۆنیش بۆ بابەتەکان وە خۆشتان هەست بە باشبوونی کارەبا ئەکەن و هەوڵان و ڕازیەک بوونێک لە نێوان خەڵکەکان و هاوڵاتیانی سلەیمانیا هەیە. لایەکی کە بەڕێزیان بڕی 1 ملیار دیناری بۆ دابین کردوین بۆ تەواوکردنی پردی کوبانی بەشی ژێرەوەی جەنابتانە بینن و بڕی ملیاری دیناری کەشیان بۆ تەخسیس کردوین بۆ تەواوکردنی پردی لای فامیلی مۆڵ و پردی خەسخانەی شار.